السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة على قطابياني خوشويز قطابياني عزيز ما مستوشناكم لقلتان دم بوتومار كردني وأنا كاني في زي بولي يانزا قطابيان بلاسوني بندي دوبو يك دين لسر برسالنا شبكينو إن شاء الله لقلم بن برسالية كم دلو طنبيل خيرياكي زياد دكات بتاوداني چي نگور زیادی کرد بە تاودانێکی نەگۆڕ دەرچی پێشوو باسی ئەومان کرد چۆن چواری ئاساییەکە بەکاردێنین یەک لەوانە باسی خێرایی زیادبوون بکات و باسی تاودانی نەگۆڕ بکات تاودانەکەمان هەیە ئەوە تاودان ئەوجا خێراییەکەی بۆتە چەند 88.5 کیلومتر بەسەر سەعات بوو بە چەند 96.5 کیلومتر بەسەر سەعات ئایا کاتی پێویست چەندە یعنی ئەوە V فاینال ئەوەشان چییە V initial داوای چی دەکات دڵتاتی دەکات دراوەکانت هەیە تاودانت هەیە V initialت هەیە V finalت هەیە بەڵام داواکرای پرسیارەکەمان چییە داواکرای پرسیارەکەمان کاتەکەیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە گونجاندنی یەکە بکەین بابە 88.5 دابش 3.6 دەکەین دەکاتان 24.26 مەتر بەسەر چێکان و V finalەکەش بە هەمان شێوە اینجا دێن چی دەکەین لە یاسایەکەی دادەنینەوە لێرە هەمانە دەڵێن V final یەکسانە بە V initial کۆ ئەی دڵتاتی بدۆزینەوە دەڵێن V final کەم V initial دابەشی ئەی باشە V finalت هەیە V initialشم هەیە کاتیشم هەیە ئەوە تاودانیشم هەیە باشە یەکسەر کاتەکەی پێ دەدۆزمەوە بەڵام ئاگادار بە گونجاندنی یەکە بکەین دوایە نەڵێی مامۆستا نەمزانی ئاگادار بە نەزانین دادت نادە بەخوای دەبێ بیگۆڕی باشە نەیگۆڕی دەتگۆڕێ پرسیاری دووەم تۆپێک لەسەر ڕێوێکی ئاسۆیی ڕاست خڵۆڕ بۆەوە بە سەرەتا خێراییەکی نێگەتیڤ پاشان هێواش دەبێتەوە ئایا تاوەرە ئەوە تا بۆ خۆی هات بۆ خۆی هێواش بەوە مادەم هێواش بەوە خێراییەکەی چییە نێگەتیڤەکەواتە تاودانەکەی دەبێت چی بێ پۆزەتیڤ بێ تاودان تۆپەکە چی دەدێ دەڵێ تاودان تۆپەکە نێگەتیڤ دەبێت یان پۆزەتیڤ دەبێت تەڵام بێگومان چی دەبێت پۆزەتیڤ دەبێت پرسیاری سێم کارزان پاسکیلەکە بە تاودانێکی نەگۆڕ لێ دەخوڕێ تاودانی نەگۆڕ یان چواری ئاساییەکە لە وەستانەوە دەستی کرد بە جۆڵە ئەوە V initialم چییە سەفەر تەماشا لە وەستانە دەستی بە جۆڵە کرد یەکسەر V initialم چییە سەفەر لەسەر هێڵێکی ڕاست تا خێراییەکەی بوو بە چەند 12.5 مەتر بەسەر سێکان یعنی ئەوە چێیە ئەو برادەرە یعنی ئەوە V فایناڵە لە ماوەی چەند لە ماوەی 2.5 سێکەند وەرە تاودانی دەوێت زۆر باشە دەتوانی ئەو یاسایە بگەڕینەوە سەر یاسا بنەڕەتەکەی خۆی دەمانگوت ئەی دەکاتە V فاینال ناقص V initial دابەشی دڵتاتی وایە ئەوە لێرە دراوەکانمان هەن بابە دڵتاتی داوە V initialشمان هەیە V finalشمان هەیە تاودانی دەوێت دڵتا X و V دەوێت یاسایەکە بۆ دۆزینی تاودان ئاوەڕێکی بخە دام بنێەوە V final V initial کاتەکەشمانی دادێنێەوە ئەوە چێ دەدۆزینەوە تاودان دووەم لەقی بائی پرسیارەکەمان دەڵێت چ دۆزەوە ئەو جارە دەڵێت لادام دۆزەوە لادانیش دۆزینەوە هەر هەمان یەکێک لە چوار یاسایەکان بەکاردێنین یەکی لەو چوار یاسانێک کە بەکاری بێنین ئەوە دۆزینەوە بەکاردێنین V finalمان هەیە V initialشمان هەیە کاتیشمان هەیە لێکیان دەدەین و مان دەدەچێت ناوەندە خێرایی ئاگادار بە کە دەڵێ ناوەندە خێرایی بابەجان ناوەندە خێرایی مەبەستمان چییە لە ناوەندە خێرایی مەبەستمانەوە کۆی لادانی گشتی کە بڕیوێت یان لێرە چەندە 16 مەترە لە ماوەی ئەو کاتە 2.5 دابەشی دەکەی و بۆ دەردەچێت باشە کاکە ئەوەش بە نسبەت پرسیاری سێم پرسیاری چوارەم دوو ئۆتۆمبیل تێ لە خاڵی ئەلف و بە وەک لێرەکانەدا لە پرسیارەکەدا هاتووە دەڵ لەسەر ڕێگایەکی گشتی بە هەمە ئاڕەسەر سەر ڕێوەکی تەری بە یەکتە ڕۆن لە ساتێکی دارێکە خێرایی ساتی ئەی ئۆتۆمبیل ئەلف خێرایی ساتی ئۆتۆمبیلی بیدا دەبەزێنێت یعنی مەسەلەن خێرایی ئەلف پێش بی دەکەوێتەوە ئایا ئەمە ئەوە دەگەێنێت کە تاودانی ئەلف گەورتر بێت لە تاودانی بی بەرمونە باسی بکە یعنی تو دوو ئۆتۆمبیلت هەیە بابە بەڕێدا دەڕۆن ئەو دوو ئۆتۆمبیلە کە بەڕێدا دەڕوە ئەگەر لێرە بە پرسیارەکەمان لێ دیار بێ ئۆتۆمبیلەکە کە بەڕێدا دەڕۆن هەردوو ئۆتۆمبیلەکە یەکێکیان ئەلێرە یەکێکیان ئەلێرە ئەوە ئۆتۆمبیلێکە ئەوەشان ئۆتۆمبیلێکە ئۆتۆمبیلەکان ئەوە وێنەی ئەلف ئەوە بە دەڵێ ئۆتۆمبیلی خاڵی ئەلف ئەوەیان پێش ئۆتۆمبیلی خاڵی بە دەکرێتەوە ئەگەەوە بە بێ و ئەلف بێ
دەڵێ ئایا مانای ئەوەیە تاودانەکەی زیاتر لەوەی دەڵێ نەخێر بۆ چونکە مەرج نییە تاودانی ئۆتۆمبیلی ئەی ئەلف گەورەتر بێت لە تاودانی ئۆتۆمبیلی بی ئەگە هەردوو ئۆتۆمبیلەکە ئاڕستەیان چ بێت پۆزتیف بجوڵێن لەوانەیە ئۆتۆمبیلی ئەلف لەباری هێواشبوونەوە بێت یعنی ئەوەیان لەبارەت چ بێت هێواشبوونەوە بێت تاودانەکە چ بێت عفوان لەوانەیە ئۆتۆمبیلی ئەلف لەباری هێواشبوون مەقسەدی ئەلف لەباری هێواشبوونەوە بێت تاودانەکە چ بێت نێگەتیڤ بێت لە کاتێکدا ئۆتۆمبیلی با لەباری زیادبووندا بێت خێرایەکەی زیادبوونی خێراییدا بێت ئەو کات تاودانەکە چی لە دێت پۆزتیڤ دەبێت واتە تەنانەت ئەگە خێرایی ئەلف زیاتر بێت لە خێرایی چیش لە خێرایی بزای مەقسەدمان چی بابەجانێردا بەبەسمان ئەوەیە ئەسا ئەو دوو ئۆتۆمبیلە ئەگە بەرەو لای ڕاست جوڵێن باشە هەردووشیان خێرایەکان پۆزتیڤە بەڵام کاتێک ها گەتیقەت دێ وا گریمان وا فەرەزیان بی هێواش بۆ لە چاو ئەلف تاودانی بی هێواش بۆ لە چاو ئەلف باش لە هێواش بوونەوە خێرایی تاودان ئاڕستەیان چۆن دەبێت عکسێک دەبێت وانە ئاڕستەی نیشانەیان وەکو یەک نابێت پێچوانەیەکتر دەبن لە هێواش بوونەوە باشە بابەجان جابوویە دەڵێن نەخێر شەر نییە ئۆتۆمبیلی ئەلف تاودانەکەی چ بێت گەورەتر بێت باش ئەو بە نسبەت پرسیاری چوارەم پرسیاری پێنجام لەسەر ئەو وێنەیە هەمانە ئەو وێنەیە ئەگەر دیقەت دەیە ئێرە خێرایە و ئێرە کاتە مادەم خێرایی و کاتمانی عین تاودان لەو وێنێدا دەڵێنی ئەلکاری بەرامبەر دەتاکان چما خێرایی و کات بۆ پاسی لەسەر هێڵکی ڕاست دەنوێنێت ئەو ماوەی کە تەنەکە دیاری بکە کە تێیدا تاودانی پاسەکە نەگۆڕە تاودان لە شوێ نەگۆڕە بابەت کە دەڵێی نەگۆڕ تەماشاکە کوڕم یەک شتەیە لەو وێنەیەدا ئەگەر دیقەت دەینێ تاودانی نەگۆڕ تەقان لە مابینی خێرایی و کات دروست دەبێت باشە نەگۆڕ واتە هێڵێکی ڕاست دیقەت دەیە ئەمە لێرە کاتمان هەیە ئەسەوە سەفر ئەوە ئەتا ئێرە ساڵە یعنی دا بیسی چل 56 1970 ئاوە باشە لەو وێنەیە لە مەسافەی سفر بۆ سی سێکەند یعنی ئەلێرە ئەو بەشەی ئێرە ئێرە حساب بکە ئەوە سیە سفر بۆ سی سێکەند ئەوە تاودانەکەمان نەگۆڕە دواوی لە چی وە حساب بکە ئێرە بەرامبەر 60 باشە 60 وە حساب بکە ئێرەش بەرامبەر 120 ئەو هێڵە ئێرەش نەگۆڕە هێڵێکی ڕاستە وا حساب بکە لەو مەسافە 125 لە ئەوەکەی مەرجەمەکەی 125 ماندارەوە حساب بکە ئێرە 125 ئێرە هێڵێکی ڕاست ئەوەش نەگۆڕە باشە دواویش لە کوێ بۆ کوێ لێرەش ئەو بەشی ئێرەش هێڵێکی ڕاستە وا حساب بکە ئێرە بەرامبەر 210 باشە بۆ خۆمە بەگریمە یعنی بە هێڵکاریەکە بەڕاستی دەبە بە وردی لە کتێبەکە دابای بەڵام دیارە نەیداوە ئێرەش بەرامبەر چەندە 275 یعنی لە مەسافەی 210 بۆ 275 لەبەرەوەی هێڵێکی ڕێکە ئەو شەرچیە نەگۆڕە دواوی قوتابیان لە خاڵی بادڵ ئەو ماوەی کاتانە دیار کە تێدا تاودانی پاسەکە چیە نەگۆڕە لە سەفر بۆ سی لە سی بۆ 60 لە 60 بۆ 125 ئەوەی تازە کاتەکەی دیاریمان کرد ئەو ماوانە تاودانەکە چیە نەگۆڕێ واتە زیاد ناکات لە ڕسمەکەیدا دەبێت تەعجاب دەوێت جیم بڕی ناوەندە خێرای پاسەکە بدۆزە کە هەرێکە لە ماوەی کاتەکانی لەقی بە ڤی ئەڤەرێج بدۆزەوە ڤی ئەڤەرێج ئەگە بدۆزینەوە بۆ شێوە دیدۆزینەوە ئەماوەی سفر بۆ سی جا یەک دانەی باز دەکەین ئەوەکە بۆ خۆت ڤی ئینیشەڵمان سفرە ڤی فاینەڵمان سفرە لە ماوەی چەند لە ماوەی سفر بۆ سی سانتی مەقسەدمان سفر بۆ سی سێکەند ئێرە بەبەستمان ئەو مەسافەی ئێرەیە لێرە هەر خێرایەکەشمان دەبێتەوە چی دەبێتەوە سفر دواوی لە ماوەی سی بۆ 60 لە ماوەی سی بۆ خێرای سەرەتامان سفرە بەڵام خێرایی ڤی فاینەڵمان سێ ئەو سێ لە کوێ هات بابە ئەو سێ ئەلێرە دەردێنی ئەلێرە یعنی حساب کە ئێرەیە باشە سێ دەکات ڤی فاینەڵ ئەگە ڤی ئەڤەرێج دۆزی دەڵێن ڤی فاینەڵ کۆ ڤی ئینیشەڵ کوان دەکەین سفر کۆ سێ پاشەندا بەشی دوو باشە دەکات چەند دەکات 1.5 بۆ شێوە قوتابیانەوەکانی کەش بەو شێوەیە دەکەی لە لەقی هائی پرسیارەکەمان دەڵێت چی دەڵ ئەو کاتانە دیارکە کە تیایدا خێرایی پاسەکە سفر دەبێت خێرایی پاسە چیدا سفر دەبێت ئەگەر نەگۆڕ بێ ئێماوەکانش دیارمان کتمە سفر و 30 سێکەند و 210 سێکەند و 175 سێکەند یعنی هێڵە ڕاستەکە باشە مەبەستم زانین شوێ بابە تەماشاکە مەبەستم ئەلێرەیە بابەجێت تەماشا بکە ئەگە ئەو وێنەکە بێت
ئێرە پاشان زیادی کرد ئێراوە پاشان دوایە کەمی کرد هەنیە تا ئێرە ئەوە کەمی کرد پاشان هێڵەکە ئاوا هاتەوە خوارێ ئەگەوە کاتەکە بێ ئەوەش ڤیەکە بێ ئەوە ئێرە نەگۆڕە ئەوەش نەگۆڕە ئەوەش نەگۆڕی پێ دەڵێن باشە کاچی من ئەوە لەسەر وێنەکە دەستنیشانی دەکەی دەڵاو کاتان دیار کە تێدا تاودانی پاسەکە سەفر دەبێت ئەگەر کاتەکەمە سەفر لەمە سەفر بۆ سیسێکە خێرایەکە نەگۆڕە حسابکە ئێرە و ئێرە و ئێرە باشە لەقی زیادڵ ئەو ڕوون بکەوە کە شێوەی چەماوەکە دەری دەخە سەبارە بە تاودان هەرێک لە ماوە کاتەکاندا تەماشاکە بابە کاتێک ئاڕستەی پارچە چەماوەکە بەرەو سەرەوە بێت تاودانەکە چی لێ دێ پۆزیتیڤ دەبێت مەقسەدان ئێرە کاتێک کە بەرەو سەرە دەرێت تاودان چییە پۆزیتیڤە کە دێتەوە خوار تاودان چییە نێگەتیڤە وایە کاتێک بەرەو خوارەوە دەبێتەوە تاودانەکە چی لێ دێ نێگەتیڤ دەبێت ماشا قوتابیان لێرەدا تاودانەکە لە وێنەکەکە بینەوە سەری لێرە تاودان ڕوو لە زیادبوون بوو پاشان هاتەوە کەمبوون یعنی زیادبوون و کەمبوونەکەمانە ئەوەیە تاودانەکە چیە ڕوو لە سەرێ پۆزیتیڤە هاتەوە خوارە بێتەوە چی دەبێتەوە نێگەتیڤ باشە تاودانەکە لە ڕوو لە کەمبوون دەبێتە چی نێگەتیڤ کاتێک ئاسۆیش دەبێت تاودانەکە چی دەبێت سەفر دەبێت لە لەقی شەشەمی پرسیارەکەماندا دەڵێت لە پرسیارەکەی پێشوودا ئایا پاسەکە هەمیشە بە هەمان ئاڕستە دەڕوات ئەمە باس بکە بەکارهێنانی ئەو ماوەی کاتەنەکە لە وێنەکەدا دیارە دەڵێن نەخێر چونکە تاودان دەگۆڕێ باشە بە پاسەکە بە ئاڕستی پۆزیتیڤ دەجوڵێت لە نێوان 30 بۆ 210 لەو کاتە خێرایەکە پۆزیتیڤ دەبێت و نێگەتیڤیش دەبێت ئەگەر هاتوو لە مابین 157 بۆ 600 سێکەندا لەو کاتە خێرایەکە نێگەتیڤ دەبێت ئەوش بەنسبەت ئەو پرسیارە قوتابیانی خۆشەویست لێرەدا لە بەندی 3 بۆ 1 ڕادەوەستین تاکو وانەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خواتان